حاج اسماعیل کاکەلاو ساڵی 1316 لەدایک بووە. بابی حاج اسماعیلی و کە نێوی ڕەسوو بووە، حاجی ڕەسوو کاکەلاو بەوان ئەو مەشهور بە کاکەلاو بووە. حاج اسماعیل کاکەلاوی کاریگەری ناوچەی مەنگوڵاتیشی پێوە دیار بوو، چون بۆ خۆی پێشتر خەڵکی شارستێن و قەڵات و حوزران وانە بۆ ماوەیە کاتێتەوە ئافانی و دوای لە ئافانی ڕاهاتوتە ناوچەی سندوس و بەتایبەت لە گوندی مەحمەشەی نیشتەجێ بووە. پێما هەر لەوێژ ئەمری خودای کردووە. ئەوە بۆتە هۆی ئەوەی کە بەیت و باوی ناوچەی مەنگوڵاتی ئەوانەش لەگەڵ سندوسەوەی کە تێکەڵاو بۆ ئەو ئاڵوگۆڕی کەلتورێ کە پێکاتوە شارەزا بێ و ئاوە ناوبانگی دەرکردووە. جا نازانم سەرچاوەکەی ئەوە لە شۆ فێر بووە یا مەسەن هەر بۆ خۆیاوە بژاتی داهاتووە لەکن نەفەرێکی فێر بووە. بیتەکانی وەکو عەبدوڕەحمان و وەکو سوارۆ و وەکو ئایشێگوڵ و وەکو شەمزین و وردەخامەکانیشی زۆر زانی بێزگە لە وردەخامان بەندەکانیش وەکو ئازیزە و پاییزە و گوڵێ و گەلۆ و ئەو بابەتانیشی کتۆتەوە بەهارە و بە بەقاوەتمان بێ دەستی ئەملاکەی لەلوولەکی دەکەم و داریدا ئەمما داکی لە دەرە قاسی دگۆبکە بە دەرەوانیە ئای سەرگەردانان و دەگەت بەردانی دەوان خەزم شەڕانم هاینمێ یارمرە پایزۆ ئەوە نەبووە مەسەڵەن بڵێ گۆرانی وێژێک بووە لە سەرداوەتان و بەروبەری لە مەجلیساندا توێتی و بەڕاستی دەنجێکی زۆر خۆشیشی هەبوو. دیارە وڵاتی کوردەواری بە پێوەی کە جوغرافیاکی پەراکەندەی هەیە و لەباری زمانەوانی خاوەن زاراوە و لەهجە و بن لەهجەی زۆرە هەر کام لە ناوچەکانی موکریانیش لە بیتبێژیشدا ئەوە بۆ هۆکاریەوەی کە ستایل و شێوازیان پێکەوە جیاوازی هەبوو. ئامۆزایەکم هەیە کاکاوە لە دەرەوەی وڵاتی ئێلانەکانە دەگەڵەوی ئەو شارەکانمان دەنووسینەوە دەمام کوتن و خولاسە و هانیدان بوو وانەکەی بۆ کوتنەی بەعزە وەختە ئەگاوە کەیفم بێ دەیڵەم و شغڵی خۆشم کە مێژداری لە بەندەن و لە شاخوشتی بیلاخەرە پیا و بە مەجازی دەخوا بەعزە وەختە ئەگەر توانایی کوتنێتە بێ بیڵێ. شتی ئاینیشی زانیوە حاج اسماعیل کاکەلاوی پێشتر وردەقامی کتۆ بەڵام دوایە کە مشەڕەف بۆ چۆتە حەجێ زۆرتر هەر بیتەکانی کتۆتەوە. مام دبرادە پەران بدلم لە هاوبەشی کێچە ماسازی لێدەم ئاوە دووتێکم تاجی لەی دەکەن لە دەر بەدەدانێ مامزگران بوو لە بەرکاکی توودە نەدەچوو خۆی لە متەنا دەداوە لە بۆ ئامە دنیاە یارەتی حەیدایانێ شێوازێکی تایبەتی هەیە لە ئەو خێرایی کە لە دەنگیدا ئەو پاشدەنگی کشی لە دەنگیدا هەیە وەختی گەر دێتەوە سەر تۆنالیتەی دەنگێکی ئاڵتۆی هەیە لە نێو جەماعەتی ڕێزەشی تایبەتیە بوو ینی جەماعە زۆریان خۆش دەویست هەتا لەو بەربنەی مەسەڵەن منتەقەی پیرانشاری لای لاجانوانە هەتا ئەلحانەکانش لە لای هەنگێ و باستان بگوانە هەوارێکی لێیە قەدیم چوونەتەوێ حاج اسماعیل مەڕوشیانە بووە چوونەتەوێ ئەلحانیش هەر بنێوی هەواری کاکەلاوی معروفە. تەنانەت هێندێک لە مامۆستایان وەکو مامۆستا مستەفا دادار شتەکانی وی کتۆتەوە بۆ وێنە ئەو ئازیزە و ئەو گەلۆی کەکتوێتی دروست ئەو گەلۆ و ئازیزەیە کە لە حاج اسماعیلی کاکەلاوی فێر بوو پێما نزیکایەتیشیان پێکەوە هەبوو. ئای وای 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 دەرە کوڕی نەشین کێمات و مەلولم لەکوێ بە کزی دەلی لەبەر هەڵاتی دەسواران پڕمەی دەکە حێلان ناسکەی لە تاجیان شەقەی لە ئاوزەنجان بۆ لە دەدەرمانی ئەوە شیرم غەمزەیەکی ڕێدەنیشت و تەبووی ساڵی هەفتا و حەوت هاوین بوو پێما ئاخیرەکانی هاوینێ بوو لە باغی
حملەی قەلبی لێ دەدا و فەوت دەکا من نەمزانی بوو ئەمن لە شاخی بووم هاتن ئەو کوڕانە کوتیان وەڵا وەرن حاجسمانی نەخۆشەوان ڕۆیشتنەوە من چەند ڕۆژێکی لێ بووم دوای 3 ڕۆژ 4 ڕۆژانەگە هاتنەوە من نەربەتەنە لێ بووم هاتنەوە کوتیان وەڵا فەوتی کردووە جا بەڕاستی زۆر چۆن بڵم زۆر ناخۆش هەی دەوەرە دەوەرە وەرە دەوەرە عەزیزێ ئەوە سەرێ کە من دێشی دلیم نیمال وێرانێت چەندی لە نالین چەندی لە نالین هەروە کەوێکە و بەوارێ لەتی لە جیدە چۆستانان بە سۆواز و بەجوود دەنالین دەوەرە ئازی چاوت بە من بمێ بێیانیا بە چاوی دەبازیە ئەوە برۆن بە من بمێیانیا بە پەڕی دەڕەشەداڵی هەنێت بە من بمێیانیا بە مانجی لە چاردەی ئەگەر گۆجەی دەچێشا لە ناوەندی هەور و سەمام و ماڵی و شتی ئاینیشی زۆر کتۆ دەنگێکی خۆشی هەبوو کابرایەکی خوێنشین و سەدڵان بوو هەرەوەش بۆ کە بۆتەوە هۆیەوەی کە ناودار بێ و ناوبانگی دەرکە ڕۆحی بە بەهشتی بەرینی خودای شاد بێ و سپاس بۆ هاژەی بەڕێزش